تیمێکی شوێنەوارناسی چەند زانکۆیەکی ئەمریکی و بەریتانی لە گوندی کانیماسی باکووری خۆراوای قەزای خانەقینی پارێزگای دیالە سەرقاڵی کنە و پشکنینن بۆ دۆزینەوەی شوێنەواری دێرین و بەپێی پێشبینیەکانی تیمەکەش لەو ناوچەیەدا هەندێک پەرزگا و شوێنەواری تێدایە کە مێژوەکەی بۆ سەردەمی پێش ئیسلام دەگەڕێتەوە. 4 ساڵەوە پێش لە سند شوێنێکی ناوچەی گەرمیان داگەڕاین. ئەم شوێنە تایبەتە چونکە تەختە شاخاوی نییە. ئێمە گەڕانی جیۆفیزیکیمان ئەنجامدا بۆمان دەرچوو زۆر بینایی گەورە لێرە هەن لە ژێرهەرد. ئەم شوێنە گرنگە بۆیە بڕیاریشماندا ئێرە هەڵکۆڵین هەر وەک دەبینی 50 سانتیمتر هەڵدەکۆڵی شت دەبینیەوە. تیمە بیانیە شوێنەوارناسەکە لە 8 کەس پێکاتون و ئەمریکی و بەریتانی و فەڕەنسیان تێدایە و تێیاندایە پرۆفیسۆری یاریدەدەر یان بڕوانامەی دکتۆرای لە شوێنەواردا هەیە. ئێمە بۆ کاری هەڵکەندن لێرین هەڵکەندنی ئەم شوێنە بە تایبەت ئاماژەی سەردەمێک لە مێژووی ئەم ناوچەیە لە خۆ دەگرێت ئەوەی لە ڕابردوودا بە باشی نەناسرا بوو ناوچەی زۆری دیکە هەڵە دراونەتەوە کە هی ئەو سەروەختەن لە ڕاستیدا ئەم جێگەیە زۆر گەورەیە و نائاساییە و شارێکی گەورە بووە لە سەردەمی کۆتایی هەزاری دووهەمی بەر لە مەسیح هەر بۆیە بڕوامان وایە کارێکی زۆر سەرنجڕاکێش دەبێت بۆ زانینی زانیاری زیاتر لەبارەی ئەو سەردەمەی مێژوو هەروەها ئەو خەڵکانی لێرەدا ژیابوون و پەیوەندیان لەگەڵ شانشین لە شوێنەکانی دیکە. تیمەکە لە سەرەتای گەڕاندان بە دوای شوێنەوار و لە ئێستادا دەستیان بە هەندێک کوورە و شوێنەواری کۆن گەیشتووە کە بە پێی نەخشەی عێراقیش ئەو ناوچەی تێیدا کنە و پشکنین ئەنجام دەدەن ناوچەیەکی شوێنەواریە. ئێستا هەردوو زانکۆی دارسمۆسی ئەمریکی و گلاسکۆی بریتانی بە سەرپەرشتی یاریدەری پرۆفیسۆر جەسی و دکتۆرە کلۆدیا کاری کنە و پشکنین لە ناوچەی گەرمیان بە تایبەتی لە تەپەی کانیماسی کە کەوتە ناحیەی قۆرەتۆ دەکەن مەبەستی زیاتیان بۆ ئاشنابوون و زیاتر شارەزابوونە لە مێژووی مرۆڤایەتی. لەو ناوچەیەی تیمە بیانیەکە بە دوای شوێنەوارەوەن شوێنەواری تری تێدایە بەڵام تیمەکە زیاتر بە دوای ئەو شوێنەوارانەوەن کە مێژوەکەیان بۆ سەردەمی پێش ئیسلام دەگەڕێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.